سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا تەنیا 2 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. حوت توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونەوە کە لە نێویاندا مناڵێکی تەمەن 4 ساڵ هەیە. بەڕێوەبەرایەتی خۆسەر یەکەم حاڵەتی گیان لە دەستدانی بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەیاند. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 18 کەس بەهۆی پابەند نەبوونەوە بە ڕێنماییەکانی کوارەنتینکردن لە نایجیریا کوژراون. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 2 کەس تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بڵاوی کردووەتەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 2 کەس لە سلێمانی تووشی کۆڕۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی دەڵێت لە یەک ڕۆژدا 1025 پشکنینی کۆڕۆنا ئەنجام دراون و تا ئێستاش 337 کەس توشبووی ئەم ڤایرەسەن لە کوردستان. لەلایەکی دیکەوە تا ئێستا 234 توشبووی کۆڕۆنای نوێ چاک بوونەتەوە و 4 کەسیش گیانیان لەدەستداوە. حوت توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونەوە کە لە نێویاندا مناڵێکی تەمەن 4 ساڵ هەیە. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاند 6 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە شاری هەولێر دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەتەوە و باری تەندروستیان تەواو جێگیر بووتەوە. دوو پاتیشی کردەوە پشکنینی تایبەتی یەک لە دوای یەک بۆ ئەو 6 کەسە کراوە ئەنجامەکان هەمووی نێگەتیڤ دەرچوون بڕیار درراوە بنێردرێنەوە ماڵەوە. هەر لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆش درراوە تا ئێستا 112 کەس لە شاری هەولێر بە تەواوی لە پەتاکە چاک بوونەتەوە. لەلایەکی دیکەوە ئازاد موستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بڵاوی کردوێتەوە منداڵێکی کوڕی تەمەن 4 ساڵان ڤایرەسی کۆڕۆنای نوێی تێپەڕاند و گەڕایەوە ماڵەوە. بە منداڵەوە ژمارەی چارەسەرکراوان لە هەرێمی کوردستان گەیشتە 234 کەس. لە 24 کاتژمێری ڕابردوودا 48 کەسی دیکە لە عێراق تووشی کۆڕۆنای نوێ بوون و کەسێکیش گیانی لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 48 کەسی دیکە تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. کەسێک لە بەسڕا بەهۆی کۆڕۆنا گیانی لەدەستدا و 50 توشبووی دیکەش چاک بوونەوە. تا ئێستا 1482 کەس لە عێراق تووشی کۆڕۆنا بوون و 906 توشبوو چاک بوونەتەوە. کۆی گشتیش 81 کەس بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستداوە. خۆشەویستان با ئێستا بزانین لە کوردستان ژمارەکە چی لێ هات پاژۆی کە ئەم ئێوارەیە کەمێک پێش ئێستا وەزارەتی تەندروستی ڕایگەیاند کە 2 کەسی تر توشبوو بوون و هەرێکە لە بەڕێوەبەرایەتی هەولێر و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجەش باسی چاکبوونەوەیان کردووە. ئێستا لە هەرێمی کوردستان لە وەتەی ئەم ڤایرەسە هاتوۆتە ئێرەوە تا ئێستا 337 کەس پشکنینی پۆزەتیڤیان دەرچووە توانە ئەم کەسانە توش بوون. پاشان داخل کران چوونە ناو نەخۆشخانە تایبەتەکانەوە لە کۆی ئەو 337 کەسە 234 کەسیان چاک بوونێتەوە. یانی ئەگەر تۆ بەراوردی ئەو دوو ژمارەیەکەی ژمارەی ئەو لامان بۆ دەردەچی کە بریتە لە 99 کەس 99 کەس ژمارەی ئەو کەسانن کە ئێستا حاڵی حاضر لە ناو نەخۆشخانەکان ماونەتەوە کە چارەسەر کراون ینی چارەسەر وەردەگرن هێشتا لە ژێر چاودێری پزیشکیدا. وەکو ئاماژەشمان پێکرد لە 24 کاتژمێری ڕابردوودا تەنها 2 حاڵەتی نوێمان هەبووە کە لە پارێزگای سلێمانی بوون. ئەگەر بە پێی پارێزگاکان ئێمە سەر ژمارەکان تەماشا بکەین بزانین بەراوردێک بکەین ئەگەر لە بینی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ژمارەی توش بوون لە هەولێر تا ئێستا 170 کەس 169 کەس ببوورن توشبووی
ئەم ڤایرەسن وەکو لە پایە زەردەکەی دەبینن بەڵام ژمارەیەکی باشیان لەخوا بە زیاد بێت چاک بوونەتەوە و ئێستا گەڕێنراون تۆ ناو کەسوکاریان بە هەمان شێوە لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی کو ئاماژەمان پێکرد کە دوو کەسی تر بەڵام گرنگجەکەی ئەوەیە ئەو دوو کەسێک کە توش بوون بەرکەوتەی نەخۆشی ترن واتە کەسانی خزم و ئەوانەی کە لە یەکەوە نزیک بوون کە ئەمە لە ڕووی زانستی پەتازانیەوە دۆزینەوەی ئەو حاڵەتانی کە نزیکن لێیانەوە بە سەرکەوتن ئەژمار دەکرێت بەڵام ئەگەر هاتوو حاڵەتێک دەستنیشان کرا نەزانرا هۆکارەکەی چییە لەکوێ تووشی بووە ئەمە مەترسیەکەی بۆیە کە ڕێنمایی دەکرێت کە هێشتا پابند بین کە هێشتا ئەم سەرکەوتنەی کە هێواشی واشوە بەدەست هاتووە یان بەرەو پێشچوون بەدەست هاتووە بۆ ئەوەی بگەینە سەرکەوتنی کۆتایی پێویستە هەر پابند بین ژمارەیەکی باشیش لەوێ کە 100 کەسە لە سلێمانی لەخوا بزیاوێ ئەوانیش چاک بوونەتەوە بەداخەوە 4 کەس لەوێ گیانە لەدەست بەم نەخۆشیە پارێزگای دوهۆک 15 حاڵەتی توشبوونی هەبووە 12 چاک بۆتەوە ئەوانی تریش هەر ئەم شەو قسە لەگەڵ بەڕێوەبەری پاراستنی تەندروستی دوهۆک دەکەین بزانین حاڵی ئەو سێ کەسەش چۆنە و کەی پشکنی نوێیان بۆ دەکرێت بەشکم ئەوانیش ئیشەڵات چاک بوونەوە پارێزگای هەڵەبجا کە وەکو ئاماژەمان پێکرد کە دکتۆر ئازاد وتوێتی حاڵەتێکی دیکەش کە کوڕێکی 4 ساڵان بووە چاک بۆتەوە و گەڕاوەتەوە ناو خێزانێکە خۆی بە هەمان شێوەی کە لە هەولێریش دکتۆر لۆڤان باسیەوەی کردبوو کە 6 کەسی تر تێستەکانیان پشکنیەکانیان لەخوا بەزیابێ نێگەتیڤ بوون واتە دەمەوێت باس لە بە گوێرەی تەمەن بکەین با گوێرەی تەمەن وەکو هەموو شوێکیش ئێمە ئاماژەی پێەکەین بەلاشمانەوە گرنگە ئەم زانیاریانش وەکو هەمیشە بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە تایبەتە بە زانیاریەکانی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتتی هەرێمی کوردستان ئەوان ڕۆژانە ئەم زانیاریانە ئەبدەیت دەکەنەوە گەر هاوکارانم ڕێژەی توشبووانمان بۆ گەورەتر بکەن بۆی بزانین ئەم خشتەیە ئەم زانیاریە بەلای منەوە حەزم لێ ئێوەش بەردەوام لەم قسەیە لەم توشبوونی تەمەنەکان تەرکیز بکەن چونکە دووبارەی دەکەینەوە حازرم هەموو شێوەیەکیش لەم بەرنامێ دووبارەی بکەینەوە کە ڤایرەسی کۆرۆنای نوێ سارس کۆڤ2 نەخۆشی کۆڤید-19 هیچ تەمەنێک لە لای ئەو پارێزراو نیە هەموو تەمەنەکان توش دەبێت لە هەرێمی کوردستانیش ئێمە یەکێکین لە وڵاتانەی کە زۆربەی توشبوونەکانمان لە تەمەنێکن لە خوار 50 ساڵیەوەیە بۆیە ئێمە منداڵ هەیە 4 ساڵە 5 ساڵە 6 ساڵە توش بووە گەنج هەیە کە زۆرترین ڕێژەیان هەیە ئەوانەی کە لە بینی 20 لە بۆ 29 ساڵی و هەروەها ئەوانەی کە لە بۆ 30 لە بۆ 39 ساڵی پێم وابێ بەڵێ ئاوە و شێوەیە کە ئەوانە توشبوونیان هەیە منداڵ بۆ بەچەی بووە بەهۆی ئەوەی کە توش بووە لەبەر ئەوەی یا ئەوە تا دایک و باوکەکانیان پابند نەبوون یان ئەوە تا خۆیان دایک و باوکەکان لە ماڵەوە کوارنتین کردو بەس منداڵەکان چوونەتە دەرەوە تێکەڵ بوون بۆیە توشبوون هەبوو خێزانی ئێمەش خێزانێکی ینی ئێمە زۆر کۆمەڵایەتین دایک و باوکەکان منداڵەکانی خۆیان زۆر خۆش دەوێت دایمە لە باوەشیانە ماچیانەکەن ینی ئەمانە بێتە هۆی هۆکار کە ئەو منداڵە بێ بە سەرچاوەیەک و هەندێک جاریش بێتە هۆی توش بوون کەواتە ئەمە بەشێک بوو لەو زانیاریانە دەمەوێت دوێنێش لەسەر ئەم تایملاینە قسەمان کرد ئەم تایملاینە پێویستە ئەمەش هەموو شەوێک ئێمە لێی ورد بینەوە بزانە لەو ماوەیەی لە ماوەی مانگی سەیە کە ئەگەر تەمەشا بکەین لێرەوە یعنی ئێمە بەرزبوونەوەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لە توشبوون لە هەرێمی کوردستان تۆمار کرا بەداخۆ نامانوێت هەم دیسان ئەو برینە بکولێنینەوە هەڵەیەک بوو ڕوویدا و پێویستە هەمومان پەندی لێوەربگرین پاش ئەوەی کە خۆشبەختانە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پەندیان لەم دەتوانین ناوی لێ بڵین وەکو کارەساتێک بوو کە خەڵکێکی زۆر لە ماوەیەکی کەم بە توشبوو ئەژمار کرا گەیشتینەوە ئێستا تا ڕادەیەکی زۆر ئەم هێڵەمان فلات کردووە بە هاوڵاتی و بە حکوومەت بە هەردووکیان ئەمە فلات کراوە بەڵام وەکووتمان حەزمان لێە نێڵین بەرز بێتەوە بە گوێری پارێزگاکانیش پاژەوەی تەوان ئەم هێڵکاریەی کە لە فەرمانگەی میدیا زانیاری هەرێمی کوردستان دەتوانین ئیسپادە لێ بکەین ئۆپشنی زۆر تێدا ئێستا بەبێ پارێزگاکانیش پێمان دەڵێ پێم وابێ ئەو دوانەی خوارەوە دەبێ هی هەڵەبجە و دوهۆک بن ئەم دوانەش هی سلێمانی و هەولێر بن بە تایبەتی هی جوان لای منۆ دیار نییە بە سواب بزانم ئەمەی سەرەوەیان هەولێرە سپیەکەش سلێمانیە خۆشبەختانە لە هەردوو پارێزگا کە زۆرترین ڕێژەی توشبوونیان هەبووە جگەل لەوەی کە ئەمڕۆ دوو حاڵەتی تر هەبووە لە سلێمانی ئەو دوو حاڵەتەش وەکو باسمان کرد بەرکەوتەی ئەوانی ترن کە ئەمەش دووبارە لە ڕووی پەتازانیەوە خاڵێکی پۆزتیڤە خاڵێکی نێگەتیڤ نییە چونکە ئێمە تابزانین چەند کەسی تر توش بوون لە ڕێ ئەوانی کە پێشتر توش بوون یعنی تقریبان هێڵەکان فلاتن واتە ڕاستەڕێن بەرزبوونەوەی تیانە حەزمان لێە
ئەمانەیە بێتە خوارەوە لە شاری دوهۆک لە پارێزگای دوهۆک کە 15 حاڵەتی هەیە 15 حاڵەتەکەش کە دەستی پێکرد و ئەوانە دوای ئەوە دەبینی چۆن ڕاستەڕێ بووە خۆشببختانە بۆیە ینی لێرە وەکو پەیامێکیش بۆ خەڵکی هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەرم هێڵکاریە بۆ پارێزگای دوهۆکیش ینی حاڵی پارێزگاکە زۆر باشە ئێستا کە زۆر شوێنتان بۆ کرات و دوای لەگەڵ دکتۆر سیروانیش باسەکەین پێویستە زیاتر ئەوان پارێزگاری لەم حاڵەتە بکەن و بە تایبەتی وکو خۆشمان باسمان کرد لە دوهۆک 15 حاڵەتیان هەیە 12یان چاک بوونێتەوە و ئێستا 3 کەسیان لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنای نوێ بۆیە ئێمە دەچین زیاتر قسە لەسەر ئیشی بڵین بارودۆخی دوهۆک دەکەین ڕاستەوخۆ دکتۆر سیروان محەممەد وەردەگرین کە ئەو بەڕێوبەری خۆپاراستنە لە بەڕێبەتی گشتی تەندروستی دوهۆک دکتۆر سیروان ئێوارە باش دکتۆر سیروان وێنەکەی بێتە سەر شاشە بزانین بارودۆخی ئێستای دوهۆک چییە بە تایبەتی ئێمە لە هەواڵەکانی دوێنێ و ئەمڕۆیە پامنێر و هاوکارانمان لە دوهۆکەوە بارودۆخی ئەویان بۆ دەگواستینەوە دکتۆر سیروان ئێوارە باش ماندوو نەبی بارودۆخی ئێستای خۆپارێزی لە پارێزگای دوهۆک لە چه حاڵەتێکدایە هەرچەندە ئێوە وابزانم بەشێک لە سەرتاشخانەکان کراونێتەوە بەس دکتۆر سیروان لەبەر ئیش و کاری هێشتا مەجال نەبوو وابزانم تۆ بچی پرسی خۆشت بتراشی بارودۆخ چۆنە لە دوهۆک مەجال نەبووە ناوەڵڵا سوپاس بخوا و پلانە حکومەتە هەرێما کوردستانی وەزارەتە تەندروستی وەزارەتە ناوخۆ وەزعی دوهۆکێ تا ئێستای ئارامە 15 حالەت وەکی جەنابەوە ئیشارەت بێتای حتا نوکەل پارێزگا دوهۆکێ هاتینە تۆمارکردن 12 حالەت جیە چۆینەوە 3 حالەت جی وەزعیوا گەلێکێ باشە ئینشاءالله لزیینگترین دەم ئەوجی ئەمشێن بێژن کودێ چارەسەریە خۆی وەرگرن و وەزعیوا گەلێکێ باشە الشەشی چواروەرە ئەمشێن بێژن و هیچ حالەتە پشتیوا هەر سە حالەتە تەخیرە هیچ حالەتێنی تۆمار نەکریە پارێزگاها دوهۆکێ حالەت مەهەبوونە و گۆمان لێکری هات بوونە دەخل بوونە سنتەرت مای چارەسەریە کە گۆمان لێ هەبوون کو ئەڤ نەخۆشیە کۆرۆنانە علامات نیشانت نەخۆشیە نکوا هەبوون خۆش بەختانە پشتی پشکنین هاتی نەکردن کۆنۆکە پشکنین ژل پارێزگا دوهۆکە تێ نەکردن پشکنیت وان نێگەتفتەر چۆینە لەخوا بە زیابێ دکتۆر سیروان ئێستا ڕێکارەکان شتی نوێ لە دوهۆک بە چه شێوەیەکە ینی چەند شوێن کراونەتەوە چەند جۆری پیشەی هاوڵاتیان ئێستا دەتوانن بچنە سەر کارەکانیان بەو ڕێو شوێنانی کە هی نوێ لە پارێزگای دوهۆکەوە دەرچووە بله الپارێزگا دوهۆکێ لژنا پاڵا جۆرە ئۆپەرسیۆنە کردنە قۆناغ بۆ ڤەکردنا جەهات دهی قۆناغا پێنجێ هاتە ڕاگەهاندن بۆ خەلکێ پارێزگا دوهۆکێ کولتێدا چەندین جهێدی هات نەڤەکردن ڕێکدانە خەلکێک و مارکت یە جهێت فرۆتنا مۆبایلە سەر تراشخانە هەندێک کارگە ئەڤە هەمی هات نەڤەکردن بەس مەرجێکی و حتا پێنجی ئێواری ئەڤە هەمی تێنە قەپاتکردن شەشی ئێواری داوێ وێڤە هەرت بیتە قەدەغی هات و چۆن و ئەف ڕێگارت جهێت هاتی نەڤەکردن هەمیژی دوێت پێگیریە پرێنمای تەندروستی بکەن ئەوەش لایە ڕێبەبەریە گشتیا سەخلەمیە دوهۆکێ تێنە ڕاگەهاندن بووان سێ خاڵی سەرەکینە یلڤا ڕێنمایە ئەبێتمە گوتینەوە یا خاڵە سەرەکی کوش هەمیە گرنگتر گونوکەرە خراوە سەخلەمیە جیهانی گەلێک تاکیدە سەر هەندێت کات دیراتیش ئێک و دو مترێک حتا مترونی بدوێت هەر کەسێکی دیە دیر بیت هەکە گەلێک کارێوی پێتیوی بوو وەکی سەر تراشخانە و نێزیکی ئێک و دو بن وی وەختی دەبێت ماسک بێنە ئیستعمالکردن ئەلگەل خاڵادی تاویلکردن دەشتیشتنە بشێوەکێ بەردەوام چپ ئاو ساوینێ بیتیان تاویلکەرێک و مادێک و حول ناودا هەفتێ سەدێ ئەوەت بێن الڤا هەمی جەها بێنە پەیڕەوکردن ئێوە چۆن متابعیانەکەن دکتۆر سیروان ینی ئەم ڕێکارانە تەعاان زۆر نموزەجین زۆر باشن دەکرێت لە پاش کۆرۆناش خەڵک ئیسفادی لێ بکە بەس شێوازی متابعکردنی ئێوە بۆ ئەوان چۆنە بێ و سزاکانیان چییە؟ بله ئەولی ڕاستی دوێت ئەم ڕاوشێنبیرکردنا خەلکێمە دەست پێکردی و ئەڤە نزیکی پترش هەیڤەکێ ئەف هەوا ڕاوشێنبیرکردنێ نوکەژی ئەزبارم خەلکی کوردستان هەمیە و خەلکی جیهانی عام هەمی زانن کۆ ڕێکن خۆپاراستنیش نەخۆشیە کۆرۆنا چیە لا مادبێتی ئەولی خەلکی گەرمەدای هاریکار بێت چونکە ئەزیز بێژمەتە گەلەکە زەحمەتە دیفچۆنە هەمی جاها بێتەکردن کارێکی زۆر پێت بێت
بس خاله سركي او الفير دائم جي دخاسش خلكت كان هاريكار بن القلمدا افرين مايت ما قوتين وان بين جبا جكرن خاله دوي ما تيمت هين تيمت ريفابريا خو باراسنل قال تيمت لجنه قائمه مقاميه تيمت هوبش همي ريفابريت بيواندي دار دهاري مكان كو ام ديفچونا واجها بكن سزاجي التيف چاره چه مخالفه كريا ما جندين جور سزايت هين سزا بكجمك بارايان گرتنا واجها بس بجاره تاكيد كو اوجه بيگريه برين ماينكت اكثر ديتا گرتن ام تاكيد سر به نقطه كان بري نو احتمال بري نخوشا كورونا هاريكاريك بخلك هات باكرن هجداري هات باندان سزا پارا هات بادن بس نوکا اكيد اوجه بيگريه بوارن ماينكت يعني بيتا قربالا بيتا مطرسيا بلاوبونا نخوشيه وي وقتي دي اوجه ايتا گرتن و سزا دان زۆر باشە بە نیسبەت چێشتخانەکان بە نیسبەت ئەو شوێنانی کە خواردن دروست دەکەن چکە خەڵکێک هەبێ لەوانەیە ئێستا حەزی لە کەباب بێ حەزی لە قەیماغ و هەنگوینەکەی بەیانیانی ناو بازاڕ و ئەوانەی دووهۆک بێت تا ئێستا ئێوە بڕیارتان لەسەر ئەوانە داوە دکتۆر سیلوان بله جستخانه جی دسپیده وکن تا ایواری او جی بشوی دلیوری دینا وکرن بریار وصایحات یادان و تیمت زیروانیا ساخلمیه دتون دفچونا و همی جستخانه کن او دینا وکرن. خۆی ئەو شێوازی دلیڤەریەش بێگومان ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە کە بێگومان ئێوە ئەوانشتان ئیشتان لەسەری کردووە با دوورکەوینەوە لە پیشەکان با باسی خاڵی ئەماش بەڵێ خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بکەین. خاڵی سنووری ئیبراهیم خەلیل نەک تەنها بۆ پارێزگای دهۆک بۆ هەموو هەرێمی کوردستان گرنگە و ڕێوشێنە تەندروستیەکان لەوێ ئێوە چۆن کۆنتترۆلتان کردووە بۆی ئەو ڤایرەسەی کە ئێستا کە تورکیا یعنی ئێستا کێشەی هەیە ڕێژەی توشبوون و گیان لە دەستدان لە وڵاتە زۆر بەرزە ئێوە چۆن کۆنتترۆلی ئەو خاڵە سنووریەتان کردووە لە ڕێگەی دەستگاکانی تریشە و لە ڕێگای تەندروستیشەوە. بله خاله سنووریا ابراهیم خلیل شروجا اولی وقتی اف نخوشیه درکتی اشتر ولات ایران درکتی و پشتینگه هات ولات ترکیه پلانه که تایبەت بۆ vê derzê hate danan ev plane çendîn xala pêk hatî bû xala ewilî karmendê me wêre û tîmet zêrevaniya saxlemiye û tîmet rêveberiya xweparastinê wêre hemî hatine rahênan ku çawa ew li gel hevalet xwe dî ev li derwazeyê kar dikin yet pasportane yet securityne karmendê Gumrka İbrahim Xelîlin كوني شواجي بدن شوا مسألة infection control يعني السيطرة على العدوى ونهلانا بجواستنا نخوشيا خالا دويتا فيلكرنا كومال جهة روجانا تشي بيجي تيمن ريفابريا خوبارسنين قال تيمت فيترنري بسوباسيفا ديمت برجريا شارستاني همي بيك با كومال جهة الحفتية دو حتى سجارة هميتنا تابيل كرن خالا دیا سرکی میکانیزم که هاتیا دانان السر کو او سایقت وقتتين تسلیم استلام سیاراتنا کرن او سیاره جیتنا تابل کرن بکار اینانا ماسکا و دزگورکا و اف صدریت هکود بیشن یت خو پاراستنه همیتنا بکار اینان الگل هند داجی رببریا مرابویا ورگرتنا سامپلت عشوائي راندوم سامبلينج الريفابريا Gumrka İbrahim Xelîl têne wergirtin şewekê berdewam iş karmenda bikira karmendê saxlemiye bikira ew sayqet çi nerexê dîwtin ev hemî şewey berdewam random sampling şwa têne kirin xoşbextana jî elhamdülillah heta nuka ew samplet wa jî hemî negativin. بەڵێ دکتۆر سیروان کۆمەڵێک کەمپ و ئاوارە هەند لە دەوروبەری دهۆک کە لەوێدا خەڵکی تێدایە لە پۆلیسی عراقی فیدرالن لە شوێنی کاریان لە دەرەوەی پارێزگای دهۆکە ئەوانە دەتوانن هاتوچۆ بکەن یان ئەوانی کە لای ئێوەن دەتوانن بگەڕێنەوە سەر ئیشەکانیان و شتێکی تریش ئێوە دائیمەن زۆر جار پەیوەندیتان پێوە دەکرێت بۆ مەسلەی داخڵکردنی خەڵک و واستە و واستەکاری پەیامی ئێوە چییە دەمێت هەردووکی ئەگەر بەیەکەوە بۆمان ڕەبت بکەین. بله بۆ ئەvێت کۆ هاتین ڕاستی بۆ کەمپا ڕاستی کەم گەلک جەیەکە هەستیارە و گەلک مەترسیە هەیە بەڵاوبوونا نەخۆشییان ناف کەمپادا لەما پارێزگا دهۆکێ وسە ئەوە پلانە داین و بریارە دای کو ئەف کەسێن کۆ تێن پارێزگەهێ دێت هەیەت وڵاتی عێراقی و هەرێما کوردستانی کوماڵی توان ناف کەمپانە ئەوە تێنە پشکنین کردن و کەرەنتین کردن پشتی گەشتێن سەردانە کەمپا بکەن چونکو وەکی ئەمزانن هیچ تا نەخۆشیە کۆرۆنا ڕاست احتیمالە ئەبە چەندە پارێزگا دهۆکێ و هەولێرێ ئەبە فترەکە حالت نهاتینە تۆمارکردن بەس هەر مەترسی دەوروبەرێ مەهەمیە هەیە وەکی جەنابەتە ئیشارەت بتای وڵاتی ئیرانە ڕۆژانە حالەتە دیار بن وڵاتی تورکیایە حالەتە دیار بن پارێزگا بەغدایە نەجەفە ئەبە هەمی ڕۆژانە تبینی
حالەت تێنە دیارکردن وێرێ. زۆر باشە دەمەوێت پرسیار دەربارەی ئەوەش بکەم ئێستا ئێوە سێ حاڵەتتان تەنها لە ناو نەخۆشخانەکانماوە کە توشببووی ڤایرۆسی کۆڕۆنای نوێن ئیشەڵا ئەگەر هاتو ئەم بارودۆخەر ئاوها بێ ینی لە ڕووی زانستی پەتاییەوە تۆش کەسێکی بەرپرسیاری لەم بارودۆخەیە پلانی دوای ئەوە چییە بێ ئەگەر ئێستا هاوڵاتی ئاوها پابند بێ و عدەدی توشببوون لەوێ بەسەر نەکەوێت لەوە زیاتر. بله لای پتاگریه و دوید 14 روز سر آخر حالت کو همی زانن کنو که فترت حضانه به نخوشیه کو یا رقرا و سقلمیه جهانیه به ناسکری 14 روزن 14 روزش دما هیچ حالت ان شاء الله چه حالت نه دیار کردن اوی وقتی تو شی بجی کو کیر بیتا یا منحنایتا یه برف خاری چوی و حالت نهات نو کردن خاله دوی بری تو چه بریاره که بدای کو راکردنا قدغه هات نچونه یا با اجراءات تو سوز بکی دوید تو جمارات تستا هشتا بك يعني تست بيت بشواكه زلاتر بينا كلام طيبات هندا تست هين كو سحكنا نفخينا خلق عمدا كو تبجن اجسام مضاده يعني كو انتي بادي كو تشيبوينا نخلقك احتمال خلقك هبي توجبو بيته ومنعنك بيدا بيته وتش ساينوس تش نشانه نخوشيه نبنا مراجعه نخوشي خستخانه نكربيت يعني كل نشان لنا هاد من دركتن لازم افتستا بين بجمارك زور بينا كلام خالدي لای چارەسەریەت بێت بەرهەویەکە یا زۆر هەبیت کو هەکەر خودێنەکەت حالەت بشێوەکێ بەرچاو زێدە بوون چونکو نوکەجی گەلک هەکوت بێژن سەرانسەری جیهانە شوێ ترسن کو سێ سیناریۆ احتیمالە هەبن بۆ بێ نەخۆشیە سیناری ئەولی کۆ ڤایرۆس بخۆ هەکوت بێژن کێم ببیت نەقلاویش مرۆڤێکی بۆ مرۆڤێکی دی یان کو نەمینیت یان ئەف ڤایرۆسە تحويرك تدا تشوفت بتايبات ورزه هافين افج جهه مطرسيه هكا تحويره خو بيتا كرن بتايبات الورزه هافين دا كو مقاوم بيت بدرجه حرارته يعني انه كهمي سرانسري جهان السربي كارت كان كو هكا جو هكو بيجن حرارات زياده بو فيروس بخو فعاليه وكان بيت بس حتى انه كافجي نهات يا تاكيد لا ما بيت افخاله همي بينا برشاف ورقرتن چونكو این دانانا قدغه کردنی افسانه هي بس راکرنا و گلک اف زحمتها. بله دکتۆر سیروان محەممەد بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی دوهۆک زۆر سپاس ماندوو نەبی هیوادارم سەرتراشخانەیەکی شت دەستکەوێ و زوو سڕێیەکی باشت بۆ وەربگرن زۆر سپاس. سپاس دکتۆر. خۆشەویستان ئێستا پاشکامێکی تر فڕۆکەیەک لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر دەنیشێتەوە کە چەند سەرنشینێکی تێدایە یان بڵێن ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستانی تێدایە دەگەڕێنەوە ئەوانە هەمووی کوارانتین دەکرێن دەبرێنە ئوتێلەکانی ناو شاری هەولێر بەڵام ئێستا ئێمە پەیامنێرمان هێرۆ مەولودی لە ناو فڕۆکەخانی نێودەوڵەتی ئەربیلە ڕاستەوخۆوەری دەگرین هێرۆ ئێوارە باش کەی تیارەکە دەنیشێتەوە و چی زانیاری هەیە دەرباری ئەو فڕۆکەیە گەر بە ئێمە و بینەرانی بڵێن. بەڵەو کاتی ئێوەش باش دیارە فڕۆکەکە هەر ئێستا نیشتەوە و تیمەکانی تەندروستی بەرەو پێشوازی سەرنشینەکان کە ئاماژەتان پێکرد کە دووەمین وەجبەیە کە لە وڵاتی ئەڵمانیا دەگەڕێنەوە جاریکەم هاوڵاتیانە کە بە ئیشوکار و ڕاپەڕاندنی ئیشوکارەکانیان لەم وڵاتە بوون گەڕێنرانە هەرێمی کوردستان و نزیکەی 200 کەسێک دەبن بەپێی ڕێنمایەکان کە هەرخۆتە ئاماژەتان پێکرد لەو شوێنانی کە تایبەت بە کۆرانتینکران دەکرێن لەم شوێنانە نیشتەجێ دەکرێن و پشکنینی تایبەتیان بۆ دەکرێت بۆ ماوەی 4 دەرج ئەوەی کە ڕێکارەکان بە شێوازێک دەبێت و بە چه ئاراستێک وە بەرنامە و پرۆگرامی هێنانەوەی هاوڵاتیان لە چەند ڕۆژی داهاتوی ئایا بەردەوام دەبێت شێوازێک دەبێت هەڵگور ساڵەیی بەڕێوبەری پرۆتۆکۆلی فەرمانگە پەیوەندەکانی دەرەوە لەگەڵمانە دوێ کاکەڵگور وەزبێکی دیکە لە هاوڵاتیان لە دەروی هەرێمی کوردستان و لە وڵاتی ئەڵمانی گەڕانەوە بەرنامە پلانی ئێوە چییە بۆ هێنانەوەی ئەو هاوڵاتیانە وە چ لێرە بۆ هاوڵاتیانە چ مسگەنێکان پێ بەڵێ ئەمە هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم پەتایە کە بەرۆکی هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانیشی گرتووە لەسەر ڕاستپاردەی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە دەست بەجێ لێژنەیەکی دروست کرد بە سەرپەرشتی بەڕێز بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ نوێنەرەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوە هاوڵاتیانی خۆمان ئاگادار کردوتەوە کە ئەوانەی بەهۆی سەفەرکردنەوە بەمەستی نەخۆشی یاخود وەکو گەشتیار ڕویان لە ئەوروپا و
هەر وڵاتێکی تر کردووە خۆیان ناونووس بکەن لە نوێنەرایەتەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان بەڵکو بتوانین لە ماوەیەکی نزیکدا هاوکاریان بین لە گەڕاندنەوەیان ئەوە بوو بۆ ئەمە بەستە پەیوەندیمان بە وەزارەتی دەرەوەی عراقی فیدرال کرد بەڕێز بەرپرسی فەرمانگە لەگەڵ بەڕێز وەزیری دەرەوەی عراق کەوتنە هەماهەنگی و گفتوگۆ نەتیجە گەیشتینەوەی کە تەنسیقێک هەبێت لە بینمان لە هەر شوێنێک هاوڵاتی عراقی هەبێت بە هەمان شێوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بگەڕێنینەوە لە ڕێگەی هێڵی ئاسمانی عراقی وەکو باست کرد ئەمە پێنجەم کاروانە کە خەڵکی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و بەپێی ئیمکان و بەپێی تواناش فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتتی هەرێم لە بەغدا بەردەوام دەبین. وڵاتانەی دیکە لە ڕۆژانی داهاتوودا لە کام وڵات دەگەڕێنەوە مەترسی هەیە کە توش بۆیدان تێدا بێ وە چ دەکەم ئەوەی ڕاستی بێ مەسلەی مەترسی هیوادارم کەس تووشی ئەو پەتایە نەبێ و لێرەوەش وەکو فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە داواکاریەکمان لە ڕەوەندی کوردستانی و ئەو هاوڵاتی خۆشەویستانە هەیە کە ئێستا لە دەرەوەن بەر لە هەموو شتێک پابندی ئەو ڕێنمایانە بن کە ئەو وڵاتی خۆیان بۆیانی داناوە ئەمە لە هەمووی شتێک گرنگترە بەنسبەت پلانی ئێمە بۆ داهاتوو یان کاری ئایندەمان بەرەبەیانی سبەی با بڵێن فڕۆکەیەک لە لەندەنەوە دێتە هەرێمی کوردستان ئێستا نوێنەرایەتی حکوومەتتی هەرێم لە بەریتانیا لە هەماهەنگیە لەگەڵ ئەو خەڵکە لە فڕۆکەخانەن لەوێ بۆ تەواوکردنی ڕێکارەکان ئومێد دەکەین بە سەلامەتی ئینشاءڵڵا دەگەنەوە هەرێمی کوردستان و لە دوای ئەوەش خەڵکمان هەیە لە تورکیا و لە ئەرمینیا و لە شوێنی تریش هەن ئینشاءڵڵا بەپێی ئەو هەماهەنگیە کە لەگەڵ لایەنەکان هەمانە لەگەڵ حکوومەتتی عراقی هەمانە بەردەوام دەبین لەو کارە و پەنا بەخوا سەرکەوتوو دەبین. سپاس بۆ ساڵایی بەڕێوەبەری پڕۆتۆکۆلی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ ما بوو خۆیان ماژێ پێکرد پێنجەمین بەشە لە هاوڵاتیانکە لە وڵاتەکان دێنەوە ئەم شەو دووەمین جارێکە لە وڵاتی ئەڵمانیا دەستبێت کاتژمێر حوتی بەیانیش کە لە وڵاتی بریتانیا و لە لەندەن ئەم هاوڵاتیانە دەگەڕێنن. بەڵێ هاوکارم هێرۆ مەولودی ڕاستە و خۆ لە فڕۆگەخانی نێودەوڵەتی هەولێر لەگەڵ مامی سپاس بۆ تۆ و سپاس بۆ میوانەکەشت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ژمارەی گیان لە دەستدان بە کۆڕۆنای نوێ لە چین زۆر لە ئەمریکا زیاترە. لە تویتێکدا سەرۆکی ئەمریکا نووسیوەتی چین ژمارەیەکی نوێی سەبارەت بە گیان لە دەستدان لە وڵاتەکەی ڕاگەیاند کە ژمارەی مردوانی لە چین دوو هێندە کردووە. ترامپ دەڵێ ژمارەی مردووان لە چین زۆر لەوە زیاترە و زۆر لە ژمارەی مردن لە ئەمریکاش زیاترە. تویتەکەی ترامپ لە کاتێکدایە کە چین ئەمڕۆ مردنی 1290 کەسی لە ووهان ڕاگەیاند کە پێشتر بەهۆی کۆڕۆناوە گیانیان لە دەستداوە و ڕانەگەیاندراون. ئامارە جیهانیەکان لە پاش ئەوەی کە ئێستا دۆناڵد ترامپ باسی ئەوی کردووە دۆناڵد ترامپ لە لێکدانەوەی دەربارەی ئەم ڤایرەسەی هەرچەندە ئەو تیمێژی زۆر دامەزراوی هەیە چەندە زانای زۆر باشەیە لە ئەمریکا بەڵام هەندێک جار لەبەر ئەوەی ئەو سەرۆکێکە و هەڵبژاردنێکی لە پێشوێ زۆر جار بەعزێ زانیاری باسەکە کە بۆنی سیاسەتی لێ دەوێنەوە ئەم ڤایرەسەش کە بەداخۆ لە هەندێک وڵاتی تر لەوانەیە هەندێک کەسی تریش تێکەڵ بە سیاسەتی بکەن ئەم ڤایرەسە کە ئەمە بەڕاستی شتێکی لە ڕووی زانستی و باش نییە ئەو دەڵێت چاینا ژمارەی تری ئیعلان کردووە بۆیە من تەسەوڕ دەکەم چاینا زیاتری توش بوو بێ بەڵام ئەمانە هەمووی دەگەڕێتەوە سەرەوەی کێ بتوانێت باشتر کۆنتترۆلیکە ئەوە گرنگجەکەیە کێ بتوانێت زووتر هاوڵاتیانی خۆی لە قەدەغی هاتوچۆ دەربێنێ کێ بتوانێت ئابووری وڵاتەکەی زووتر بگەشێنێتەوە پێم وابێ ئەمە کارێکی مرۆڤایەتی ئەمە کارێکی سەرەکیە پێش ئەوەی کاری سیاسی ئەوانەوانی سیاست لەوەتەی هەیە هەموو جیهان سیاست بەڕێوەی دەبا لەوەتەی هەیە ئابووری و اقتصاد کاریگەری هەیە بەڵام با ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوە بێ باجارێ لە ڕووی تەندروستیەوە حاڵەتەکە کۆنتترۆلکەین کێشەی سیاسی کاتی تری هەیە و دەتوانین لە باتی ئەوەی لە نەخۆشخانەکان و لە ناو جیهازەکانی هەناسەدان لەسەر مێزەدارەکانی پێشترێ قسەی لەسەر بکرێ. ئامارەکانی جیهان ژمارەی توشبووان بەداخەوە لە هەرێمی لە بڵین لە هەموو جیهان 2,204,000 کەس و 511 کەسە ئەمانە ئەم ژمارەیە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە و ئەم ژمارەیە بەردەوام دەبێت لە بەرەوەی وەکو باسمان کرد بەداخۆر هەندێک ڕێکار لە هەندێک وڵات لە هەندێک شوێن زۆر بە ئاسانتر لێ گیراوە ئەمە گەیشتینە ئەو ئەنجامەی کە تا ئێستا 2,200,000 نزیکەی 205,000 کەس کە ئەم ژمارەیە لە زۆربەی وڵاتان تەنها ژمارەی ئەو کەسانن کە پشکنینیان بۆ کراوە
پێتان دەڵێنەوە چەندین وڵات هەیە لە ئەوروپا لە ئەمریکا تەنانەت لە هەندێک وڵاتانی وەکو رووسیا خەڵکێک کە لەوانەیە شوبهەی ئەوەشی لێ بکەن پێی بڵێن بینێرنە ماڵەوەتە پشکنینی بۆ ناکەن ینی کەسانێک هەیە کوردنشینن لە وڵاتانی ئەوروپا دەڵێن ئەمە پشکنین دەچین داوا دەکەین پشکنین نییە ینی ئەوە یەکێکە لەو خاڵانی کە ئەم ژمارەیە زۆر جار ڕخنەکرانی بڵین ئەوانەی ڕخنەگرانی بواری تەندروستی ئەم ژمارەیە بە ژمارەیەکی حقیقیش دانان دەڵێن لەوانەیە ئەمە زیاتریش بێ بەس لەبەرەوەی ئەو وڵاتە پێشکەوتوانە تێست ناکەن پشکنین ناکەن لە ڕیزبندەکە بێگومان ئەمریکا لە ڕیزی یەکەمە ئیسپانیا دووەمە ئیتالیا 1970 هەیە لە ڕیزبندی سێمە و ئەگەر ئێمە بین یعنی بینە سەر ئەم نەخشەیە لە نەخشەکە دوو کیشوەر خۆی یەکسەر پیشانی تۆ دەدا ئەویش ئەوروپا و ئاسیایە تەماشا بکەین ئەگەر با ئێمە ببینە ئاسیا و بە تایبەتی بینە چاینا ئەو وڵاتەی کە ڤایرەسەکەی لێ لەدایک بوو بازنەکان خەریکە دێتەوە ناو هێڵەکانی بینی شارەکان لێکتری جودا دەبنەوە واتە ویلایەتێک و هەرێمێک شارێک خەریکە هێڵی سنوورەکەیان وازەحترە بێت لەبەروی بازنەکە بچووکتر دەبێتەوە بازنەی توشبوون کە لێرە نەبێت نەختێت چڕی زۆرتری ماوە بەڵام بازنەکەی سەر چاینە لە بینی شارەکان و هەرێمەکانی خەریکە بچوو بێتەوە بەڵام لێرە لە ئەوروپا وڵات هەیە دیار نەماوە یعنی لەبەروی بازنەکان ئەوەندە گەورە بووە بازنەی ئەو بازنە سوورانە بە نیشانەی چیە نیشانەی چڕی توشبوونە لەوێ وەکو تەماشا دەکەی ئەوروپا تا ئێستا هەوڵێکی زۆر دەدا کۆنتترۆلێکی زۆر بکە چەندین وڵات خەزیێنەی خۆیان کردوتەوە کە ئەو خەزیێنانەی هەموو جارێ لە ناو خۆمانە باسەکرا فلان وڵاتی ئەوروپی بودجەی چەندین ساڵی لە پێشداناوە ئێستا ئەو خەزیێنانە هەمووی کراوە واز لەو قسانە هێنرا چونکە ئێستا بارودۆخەکە لەوێ شڵقاوە وڵاتێکیشن ئەوانە داهاتی ڕۆژانەی حکوومەت و کارکردن هەمووی لەو باج و کارخانە و پیشەسازی و شتانی کە لەوێ هەبوو لەوە دروست دەکە ئێستا گەر ئەوانەیان زۆربیان وەستاون فمەجبورن تۆڵەی بکەنەوە و حساباتی تریش هەیە حساباتی ڕامیاری هەیە حساباتی ئابووری هەیە بێ پارەکەیان ئەو یۆرۆیە ئەو منافەسەی دۆلاری پێکە ئەو نازانم لەگەڵ چ وڵاتێکە پشتی هەیە لەو ستۆکانە بۆیە نەڕۆینە لایەنە زانستیەکەی ئەوان هەوڵی خۆیان بەردەوامن بەڵام لەبەرەوەی پزیشکان و تیمەکانیان سەرقاڵی نەخۆشە زۆرەکانیانن مەجای ئەوەشیان نییە کە یان بڵین تاقیگەکانیان وەکو شێوەیەکی بە شێوەیەکی پێویست بتوانێت ئیشی لەسەر کە هەرچەندە چەندین کۆمپانیا و تاقیگەی زۆر پێشکەوت و لە دروستکردنی دەرمان و ڤاکسین ئەوان بەردەوامن هیوادارین سەرکەوتوو بن و هیواداریەکەشمان تەنها بۆ ئەوە نییە بڵین ئەگەر ڤاکسینێک دەرچێت ڤاکسینێک لە هەر وڵاتێک دەرچێت دڵنییا بن یەکەم جار ئەولەویەت بۆ وڵاتەکەی خۆەتی پاشان دەداتە جیهان بۆیە ئەمە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ ڤایرۆسەکە جددیە پێمان دەڵێ ڕێکارەکانی حکوومەتی ئێمە باشتر بووە پێمان دەڵێ هاوڵاتیانی ئێمە تا ڕادێکی باش پابند بوون و پێمان دەڵێ چاومان لەوە نەبێت کە ڤاکسین و دەرمان زوو پەیدا بێ و یەکسەر بگاتە ئێمە نەخێر ئەوان جارێ خۆیان ئیشیان پێێتی بۆیە ئێمە بێ زیاتر پابند بین لە هەموو جیهان تا ئێستا بەهۆی ئەم ڤایرەسە نەگریسەوە نزیکەی 150,000 کەس مردوون کە زۆربیان لە ئیتالیایە بەکو کەمێک لەم و پێشیش باس کرا لە چایناش ژمارەیەکی خەڵکی تر مردوون بەڵام ئەوانە دەرچوو لە دواییە کەشف بوو کە ئەمانەش بە ڤایرەس بە کۆرۆنای نوێ مردوون ئیسپانیا بە ڕیزبانی دوم نزیکەی 20,000 کەس فرانسا نزیکەی 18,000 کەس و بەریتانیای گەورە نزیکەی 15,000 کەسی لێ مردووە ئەوەی تر ئەمریکا دێت دەڵێ بە هەموو جیهان دەڵێ من زۆرترین ڕێژەی پشکنینم کردووە بەڵام وەکو دوێنێ دکتۆر جگەریش ئاماژەی پێکرد کە میوانی کۆڤید-19 بوو ئەگەر ئەو ژمارەیە کە نزیکەی 3 ملیۆن و نیو پشکنینە مقارنەیەکی بە ژمارەی دانیشتوان دەرکەوتووەکە ڕێژەکە زۆر نییە ڕێژەیەکی کەمە بۆ وڵاتێکی نزیکەی 400 ملیۆن کەسی بەڵکو دەڵێن وەکو ئێستا لە داتاکانیش هەیە ئەڵمانیا وڵاتێکە کە زۆرترین ڕێژەی پشکنینی کردووە بە گوێرەی ژمارەی دانیشتوانی ئەوە کۆمەڵێک داتا و زانیاری بوو کە ئێمە ویسمان لەگەڵ ئێوەیە هاوباشی پێ بکەین خۆشەویستان زروف و بارودۆخی کۆرۆنای نوێ بووە شێوازێکی بیرکردنەوەمان دەربارەی ژمارەیەک کە پێشتر بەداخەوە زۆر بەشمان لەوانەیە کێشەمان هەبووی و پێشتریش ئێمە لە دەستگای کوردستان 24 لە
لە سنووری بەرنامەی ساڕێژە گرنگیمان بەو ژمارە دەدا بۆی ئەو ژمارەیە هاوڵاتی پێی ئاشنابێ. ئەو ژمارەیە ژمارەی 122. ئێستا ئەم بڕگەی بەرنامە تایبەتەکەین بەوە، بەڵام سەرەتا پاکێجێک لەسەر کارمەندانی ژووری کۆنتترۆڵی هەماهەنگی فریاکەوتنی خێرا کە بە 122 ناسراوە بە بەردەوامی لە ئامادەباشیدان 24 کاتژمێر کار دەکەن و وەڵامی پەیوەندیەکانی هاوڵاتیان دەدەنەوە و هاوکاری نەخۆش و هەموو ئەوانە دەکەن کە پێویستیان بە ئەمبولانس هەیە و بە زووترین کات دەگەنە شوێنی مەبەست. ئێمە وەک کارمەندانی ژووری کۆنتترۆڵی سنتەری هەمانجی فریاکەوتنی خێرا چەند کارمەندێکین 24 کاتژمێر لێرە داوام دەکەین هەڵدەستین بە وەڵامدانەوەی پەیوەندیەکان کە ئەو خەڵکانێک لە دەرەوە تەلەفۆنمان بۆ دەکەن ئەو حالەتانەی کە پێویستیان بە ئیسعافە حالەتی نەخوازراویشمان هەیە لەگەر حالەتی کۆرۆنا. ئێمە وەکو کارمەندانی 122 لە ئامادەباشی دەنا هەر کاتێکە ژووری کۆنتترۆل حالەتەکەمان بۆ دێنێ حەسب حالەتەکە دەگۆڕێت لەوایە جاروەیە ئەو نەخۆشەکە ئێستا بڵاوبوویتەوە کۆرۆنەیە دەبی خۆمان بە تەواتی ئامادەباشیکەین جاروەیە نەخۆشەکە لە حالەتشکەی سوتانە تەڵقەناری یا حادث سیارەیە ئێمە دەچینمە پێی پێویست یارمەتی نەخۆشەکەدن دەبینە بە شوێن نزیکترین شوێنی تەواریەکان بڕۆ. برادرانمان لە 122 لە ئامادەباشیدانا و دڵنیایان دەکەینەوە ئێمە نەکتەنها بەس بۆ حاڵاتی کۆرۆنا بەڵکو ئێمە پێش لە کۆرۆنا هەر هەبووینە و هەر بەردەوامی لە سەرکاری خۆمان و کتیبەکانمان بۆ هەموو بەرکەوتنێک دەرئەچن بە زووترین کات دەگەن بە شوێنی ڕوودا و هەر ڕووداوێکی کەوت دەخوارەوە بێ لە هۆشخۆچوون بێ نەزیف بێ هەر ڕووداوێکی کە ڕۆژانە خەڵک بەسەری دادێتن و ئێمە لێرە لە خزمەتی ئەواندان. بێگومان ئیشێکی زۆر گەورە دەکەن ئەو کارمەندانە ئەو پزیشکانی کە لە دامەزراوەی 122 بێگومان لە هەموو پارێزگاکان هەروایە ماندووبوونێکی بەردەوام 24 کاتژمێری بۆ ئێمە پێمان باش وەکو کۆڤید-19 بزانین ئەمان تا ئێستا چیان کردووە. باشترین کەسیت کە ئەم پرسیارانی لێ بکەین دکتۆر دیاردزەییە بەڕێوبەری کردە پزیشکەکانە لە وەزارەتی تەندروستی کە ئێستا ئازیەتی کێشاو هاتوۆتە ناو ستۆدیۆ. دکتۆر دیار بەخێر بەی سەرچاو. زۆر سپاس. 122 پێشتر کاری ئەوە بوو کە بە فریای هاوڵاتیان بکەوێت بۆ حاڵەتی نەخوازراوە. بەڵام لەگەڵ کۆرۆنا ئێوە چیتان کرد و چۆن دەستان پێکرد؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە لەگەر دەرکردن بە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لەم ناوچەیەدا بە تایبەتی لە وڵاتی ئێران و لە بیداتیش ئەگەر بە فکرمان بێتەوە چەند حالەتێکی کۆرۆنا لە شاری کەرکووک دەست نیشان کرا. دەست بەجێ ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کە تێیدا گشتاندێکمان ئاراستی گشت بەڕێوەبەراتی گشت تەندروستەکان کرد بەشی کردە پزیشکەکان کە تیمەکانیان لە ئامادەباشی داون بۆ ئەو خاڵە سنووریانەی کە تێیدا هاوڵاتیان تێی دەرباز دەبن لە خواروی عێراق کە دەربازن بۆ کوردستان کە نزیکەی 18 خاڵ بوو. ئێمە تیمەکانی فریاکەوتنی خێرا و 122 بگرێن نەخۆشخانەوەی گەڕۆکمان جێگیر کرد لەم خاڵە سنوورانە بۆی پشکنینی هاوڵاتیان بکەن. زۆر باشە. پشکنینەکان لە بیدایەتەوە لە خاڵە سنووریەکان ترسان لەوە هەبوو کەسێک هەبێ بە تاوە بە ڤایرۆسەکەەوە بێتن. بەڵام دوای ئەوە
شتەکە گۆڕدرا بڵێ چی لێ هاتەوە دوای ئەوە دوای ئەوە لەگەر سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوەبەرەتی گەشت تەندروستەکانی سەر بە وەزارەتی تەندروستیمان هەر بەڕێوەبەرەت کۆمەڵێک ژمارەی هێڵی گەرمی دەستنیشان کرد و بڵای کردو لە ڕاگەیاندنەکان وا دیار بوو بەڕێز سەرۆکی حکوومەت لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت و بەڕێز خودی وەزیری تەندروستی بڕیار دەکە یەک هێڵی گەرم هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی ژمارەیەکی ئاسانیش بێ و ئاسانی لێ بدرێ ئەویش 122 بڕیار لە 122 کە لە هەموو کوردستان 122 هێڵی گەرم زۆر باش ئێستا گرافیکێک بە ئەو زانیاریانی کە بەڕێست و کە هاوکارانم پێکەوە کردوتانە بە گرافیکێک لەسەر ئەم گرافیکە چیتان دانەوە هەنی دەتەوێت مەسەلەن چی کرایانی ئەوە چیمان پێ دەڵێ کاک دکتۆر لە بدایەتی ئەوەن وەکو نمونەی گرافیکە لە بدایەتی لە دەی سێ کە بڕیار درا 122 هێڵی گەرم دەبینین ئێمە لە پاڵ ئەوەیدا کە 122 ئیشەکانی خۆی کرد بەهانەوە چوونی هاوڵاتیان و حەوادیسەکان بۆ سنتەرێکی هێڵی گەرمی کۆرۆنا کە ببین لە دەی سێ دەبینین ڕۆژانە 85 4 تەلەفۆن بۆمە هاتووە دەربارەی نەخۆشی کۆرۆنا و ساین و سفتمەکان و هاوڵاتیان پرسیاریان کردووە ڕەنگەکەی فەرقی چییە دکتۆر دیار ئەمە حرەکەی ئیسعافەکانە بە سوورەکە ببینین لە زەردەکەت پەیوەندی هاوڵاتیانە دەربارەی کۆرۆنا زۆر باشە تۆ بڵێ حرەکەی دەرچوونمان لەگەڵ سەرەتای قەدەغی هاتشۆ زۆرنەوە بەڵام دوای ئەوە بڵێ هاوڵاتیان دەیانتوانین بە تومبیل خۆ بگەنە نەخۆشخانەکە لە چاردەی سێ قەدەغی هاتشۆ ئەعلان کرا ئەگەر ببینین کێرڤەکە زۆر بڵند بووە کاک دکتۆر ینی لە پڕ زەختێکی زۆرتان کەوتە سەر بەێ لە پڕ زۆرمان کەتە سەر کێرڤەکە زۆر برند بۆ لۆدەکی زۆر کەتە سەر تیمەکانی 122 کە بە شەو و ڕۆژ بە هاوکاری هاوڵاتانی خۆشەویستیان دەکرد لەبەر ئەوەی قەدەغی هاتچۆ بوو بگرە زۆر جار نەخۆشمان دێنە نەخۆشخانەکە و دەشمان بردو لەبەر ئەوەی ئۆتۆمبیل نەبوو بە ئەمبولانسی خۆمان دەمانهێنا و دەمان بردەوە لەگەر ئەوەشدا تەلەفۆنی دەربارەی ڤایرۆسی کۆرۆنەمان وەڵام دەداوە و ڕێنمایی هاوڵاتیان خۆمان دەکرد مەبەستان چییە لە ڕاگەاندنی ژمارە دوو مەبەستمان لە ژمارە دوی لە 23 کاک دکتۆر ئێمە لەگەر بەڕێز وەزیری تەندروستی دەرکمان بۆی کە لۆدەکی زۆر کەوتوتە سەر هێڵی 122 و هەندێک گلەیشمان گوێ لە بووکە گوایە خەتەکان پێویست بەڵام مەشغوڵە یاوکو پێی سوڕمان دەرێتەوە بیرمان لە گرێبەستێک لە کۆمپانیای پاتریس کردەوە کە سیستەمێکی نوێمان ئیضافە کرد زیاد کرد بۆ ژمارە 122 هات ژمارەیەک بووە فریاکەوتنی خێرا کە تۆ پەیوەندی بە 122 دەبتە ژمارەیەک فریاکەوتنی خێرا ژمارە دوو سنتەری بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بوو ینی ئەگەر یەکێک تەلەفۆن کا بۆ 122 بەڵێ دەنجێک پێڵێت دوو ژمارەت لەبەردەستەیە ئەگەر حاڵەتەکەت حاڵەتی بۆ نمونە یەکێک باوکی سینجی دێشحادسەی سیارە بخوانە خواست هەرشێک بوو ئەوە ژمارەیەک فریاکەوتنی خێرایە بەڵام ئەگەر دووی داگرت بڵێ تحویل بێتە سەر مۆزۆی کۆرۆنا بڵێ زۆرترین ئەو پرسیارانە چ بوو ئەگەر ئەوە لێ بکەم دەرباری کۆرۆنا مەسەلەن خەڵک چی دەپرسی لە چی مەسەلەن دەپرسی تایەکی لێیە کۆخەی هەیە بەرکەوتن هەبوویان نەبووە ئەو ساین و سوتمەکانی کە دەربارەی کۆرۆنا ینی کێ ئەو شتانە جواب دەداتەوە دەربارەی کۆرۆنا ئەو کەسانە ئەوی کە بۆ بزانات باز دەکەم کە لە 23 ئەم ژمارە دوومان ئیزافە کرد لە ڕێگەی 251 خۆبەخش کە قوتابی کۆلێژی پزیشکی بوون بە سوپاسەوە کە ڕۆڵێکی بەرچاویان بینی لە خزمەتکردنی ئەم سیستەمە کە 24 سعات پەیوەندەکانیان وەڵام دەداوە لەسەر کۆمپیوتەر دانیشت بوون لە هەر سێ پارێزگای هەرێم لە ماڵی خوانەوە بەڵێ ینی ئەوانە وەکو خۆبەخش قوتابی پۆلی شەشی کۆلێجی پزیشکی کە ستاجیرە کە پاش دوو مانج لە دکتۆر لە هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و کۆێ و بڵێ کاک دکتۆر لەگەڵ ئەوەشدا تەلەفۆنەکانی ڕیکۆرد دەکرا کە تەلەفۆنەکان ڕیکۆرد دەکرا ئێمە بە دووەداچوونیان دەکرد بۆ تەلەفۆنە ئایا ئەو نەخۆشە پاش دوو ڕۆژ چی لێ هاتەوە ئاڕازەکانی گەیشتە چێندە ینی بە دوواداچوونیش هەبوو بڵێ لەو ماوەیەدا 16,000 بە دوواداچوون کراوە و پێمان وتو بڕۆ سنتەری کۆران فەحسکە ینی مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک بی وتە تۆزێکتان بەرز بۆتەوە بڵێ ئێشتا ئێوە دڵنیان نەبوون یان ئەو کەسەیان ئەو پزیشکە یان ئەو قوتابێک کە جوابی دەدا دەیگۆ پاش دوو ڕۆژی تر خۆی پەیوەندیان پێوە دەکردەوە بزانن چی لێ هاتووە ئەمەش کە بۆ ماوەی دوو هەفتەیان لە ماوەی دوو ڕۆژ زارێک پەیوەندیمان پێوە دەکرد بۆی زانین بەڵام لەگەڵ ئەوەشدا تیمەکان لە 23 ئەمبولانس هەر کارەکانی خۆی کردووە و ئەگەر توشەی گرافیکەکەی
لێرە زۆر بەرز بۆتەوە. ئەمە لێرە 48 ساعت ئەعلان کراوە کە منعەتە جەول بۆیە بەرز کراوە. یعنی ئەو منعەتە جەولە توندەکەی کە لەو دوو ڕۆژە کرا بەڵێ باشە. ئەم دوو بڵین هێڵانە ئەحباست کرد ڕاگەیاندی قەدەغی هاتوچێتەوە و ڕاگەیاندنی قەدەغی ئەوەی کە لە بینی 12 بۆ 8 بۆ 8 ینی ئەوە چییە؟ ینی ئەوە لەو کاتەیە ئێوە زەختێکی زیاترتان دەکەوێت ئەسەر کە بە تایبەتی لە 6 ئێوارە بۆ 12 شەو. بەڵێ چکە 6 ئێوارە دەبین ئاسانکاری نامین بۆ هاوڵاتیان زەختی زۆر دەکەێت. باشە. ئابزانام ئێوە ژمارەی پەیوەندیەکانیشتان کردووە بە گرافیک بەڵێ ئەگەر وابزانام لێرەیە بەڵێ دەبین لەو ماوەیەدا لە دەی سێ تاکو 15 14,150 جار ئەمبولانسەکانمان دەرچوون گەشتونە هاوڵاتی یان نەخۆشەکە هینایتیان بۆ نەخۆشخانەکە. باشە. و 95,000 پەیوەندیمان پێوە کراوە. بەس هەمووی بە ئامۆژگاری پێویستی بە ئەمبولانس نەبوو یان پێویستی بە دەرچوونی ئەمبولانس نەبووە بە ئامۆژگاری ئیشەکە حل بووە. بەڵێ زۆر باشە. وەکو هەرێمی کوردستان ژماری ئەمبولانسەکانمان باشە ینی ئەتوانێت کۆنتترۆلی پارێزگەکانی هەرێمکایان هێشتا پێویستمان پێێتی بەڵێ پێویستمان بۆ ئەوەی کە پتانی هێڵ 122 پتە و دامەزرێن. زۆر باشە چونکە ئێمە ئەبێ باز لەوەش بکەین کە 122 ئەو خزمەتە گەورەیە دەکا ستایلێکیشی لە پەیوەندی کە دەمەوێت پاشتر قسە بکەین دوای کۆرۆناش 122 باشە. بە دوواداچوونەکان لە لای ئێوە کە کراوە ئەگەر ببین بە دوواداچوونەکان کاکتۆر لە پارێزگای هەولێر 7632 پێوەچن کراوە هەڵەبجە 378 لە دووەک 2991 بەداچوون بۆم بۆ کردمە هەروەک باسم کرد سلێمانیش نزیکەی 6,000 بڵێ هەروەک باسم کرد کاک دکتۆر ئەو هاوڵاتی کە پەیوەندی بە ئێمەوە دەکرد پاش دوو ڕۆژ بزانین ئارازەکان چی لێ هاتەوە تایەکەی کەم بۆیان زیادی کردووە یان ئەگەر بێخەمیەکی کرد بێ مەسەڵێ قسەی توی نەکرد یان بەرکەوتنی هەبوو یان نەبووە یان پێمان وتە بڕۆ سنتەری کۆرۆنا پشکنین بکە چۆیان نەچووە ئێوە هەمان ئەو داهتایی کە هەتان بوو هەمانجیتان پێ دەکرد لەگەڵ بەڕێبەراتی بڵین پاراستنی یان بڵێ لەسەر کۆمپیوتەرەکە مەسەن لە شار ناوچەیەک ناوچەکانی هەولێر بدەین تەلەفۆنمان زۆر بۆ دەهات ئێمە لە کۆمپیوتەرە لەو ناوچەیە گڵۆپی کەسکمان دەدایە ئایا هۆکارچیە لەم ناوچەی زۆر تەلەفۆنمان بۆ دێ ئارازەکان زۆرە لەگە پاراستی تەندروستی هاوکار بووین یعنی کەواتە ئەو شێوازە ئێوە گەر کە کردوتانەتە پلۆت و کە لەسەر نەخشەکانی خۆتانداتان ناوە شتی زۆر زانیاریتان لە ئیسینتا کردو ئەوەش هەر هەمووی ئەو ژمارانەیە کە لەسەر ئەو باشە پاشان پێش چەند ڕۆژێک بەڕێز وەزیری تەندروستی لەگەڵ کۆمپانیایەک فاسکێری بە هاوکاری ئەمە چییە ئەمە عیبارەتە لە چی پاش چەند کۆبوونەوە لەگە بەڕۆز تەندروستی و بۆمان دەرکەوت کە ئەو تەلەفۆناتانەی کە بۆ 122 زۆربیان پێویستیان ببینێت ئەمبولانس بجوولێنین بۆ زانانی جەنابەت هەر ئەمبولانس جوولانەك کۆستەکەی لەکو چێن ئەوانەی کە ئێستا کۆستەکەی چەند کۆستەکەی 155,000 دینارە کە بە هەموو شتەکان باسکەی گازە و سیانی ئۆتۆمۆبیلە و موچەی شۆفێرە و کارمەندەکەیە کۆمەڵە شتە بیرمان لە پرۆژەی فاستکەر کردەوە بە سوپاس و کۆمپانیای فاستلینک ئەرکی سپۆنسەری ئەم تیمە دەکات بۆ ئەوەی ئەو هاوڵاتانەی کە لە ماڵەوەن کە پێویست ناکە سەردانی فریاکەوتنەکان بکەن خۆ دەزانی نەخۆشخانەکان ئیستیشاریەکان ئەو لەو ماوەیە عوتڵە بۆ قەپاتە خۆشی درێژخایان بڵێ ئێمەش ناوانێ بەرکەوتن دروست بێت کە بە خۆ دەزانانی لە ڕێنمایەکانی منای بەرکەند و قەڵەباڕغی دروست بێت چیمان کرد پرۆژەی فاسکەرمان ئەلان کرد کە لەو ماوەی ڕابردوو کە تیمەکانیان لە 35 تا 40 تیم پێکدێ لە پزیشک و کارمەندی تەندروستی کە لەژێر چاودێری پزیشکی پسپۆر ئەمە لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو هەرێمی کوردستان کە 4179 نەخۆش ئیسیفادەی لێ کردووە و لەو ماوەکەمە بەڵێ لە 3 تا 16 15 عفو زۆر باشە دکتۆر دیاردزەی ئێوە کارێکی ینی هەر بە گشتی هەموو تیمە تەندروستیەکان هەموو پزیشکان هەموو کارمەندانی تەندروستی و هێزەکانی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی زۆر زۆر گەورە کراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە تەنها پرسیاری من کەماوە 122 ئیشەڵا ئەگەر هاتوو ئەم پەتایە نەما چۆن وای لێ ئەەکەن کە ببێ بە هاوڕێی خەڵک ئەوها ئێمە بتوانین لە پاشە ڕۆژیشدا بەرکەوتن نەمێ و کەمتر هاوڵاتی زەخت بخاتە سەر نەخۆشخانەکان بۆی بتوانن بۆ نەخۆشیە فعلیەکان
کاری خۆیان بکەن. بڵێ هەر وەک ڕوونە کە تیمەکانی تەندروستی و فریاکەوتنی خێرا و تیمەکانی دوو کە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە هاوڵاتیان لە پێشووتر و لە ئێستا و بەڵێنژن لە داهاتوە ئەم خزمەتگوزاریە بەردەوام دەبێت. بەڵام ئێمە خۆرەوە باس پێویستمان بە ئەمبولانسی زیاترە لە هەموو کوردستان، پێویستمان بەوەیە کە هاوڵاتیان هاوکارمان بن کە پێویستمان بۆە شێوازی خزمەتگوزاریەکە ئەوها سپۆنسەرشیپ بکرێ بە شێکی لەگەڵ کارتی تایبەت شانی بداتە بەرێ. ئێمە کتابێکمان کردووە بە خۆشحاڵ و بەڕێوەبەراتی گەشتە دروست هەولێر بەشی کردە پێشەکان نووسراوێکی بۆ هاتچۆ کردووە کە ڕێکی تایبەت دانرێن بۆ سیارە ئەمبولانس و ئیسعاف و عفو شورتە ئەو شتانێکە پێویستە بڵێ زۆر گرنگە هاوڵاتیان مناڵان لە دەرەوە هەل لە سەتاییەوە بە مژمارە ئاشنا دەکرێن. هیوادارم لە وەزارەتی پەروەردەش ئەمە بکرێت کە 122 ببێ بە ژمارەیەک هەموو تاکێک لە هەرێمی کوردستان سوودی لێوە بگرێت. دکتۆر دیاردزەی بەڕێوەبەری کردە پزیشکیەکان لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکانمان دوو نەبن. زۆر سوپاس بۆ دەرفەتە و بە هیوای تەندروست باش بۆ هەموو لایەک انشاءالله بۆ هەموو لایەک زۆر سوپاس. ڕۆژ ئاوای کوردستان بەڕێوەبەرایەتی خۆسەر یەکەم حاڵەتی گیان لە دەستدانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێ ڕاگەیاند. بەڕێوەبەرایەتی خۆسەر لە زاری بەرپرسێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوێتەوە کەسێکی تەمەن 53 ساڵانی دانیشتووی حەسەکە بەهۆی ڤایرۆسەکە گیانی لەدەستداوە. لە بەیاننامەکەدا هاتووە هاوڵاتیەکە لە 22 مانگی ڕابردوو تووشی ڤایرۆسەکە بووە و دوای 10 ڕۆژ لە نەخۆشخانەیەکی قامیشلۆ گیانی لەدەستداوە. دوای دەرچوونی ئەنجامی پشکنینەکان دەرکەوتووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێ گیانی لەدەستداوە. لە نەیجیریا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 18 کەس بەهۆی ئەوەی بە قسەی ڕێنمایەکانیان نەکردو پابند نەبوون کوشتویانن. کۆمیسیۆنی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردوێتەوە لە دوای جێبەجێکردنی بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە نایجیریا 18 کەس بەهۆی ئەوەی پابند نەبوون بە بڕیارەکانەوە بەدەستی سوپا و پۆلیس کوژراون. ئاژانسی ڕۆیتەرس ڕوونی کردوێتەوە تا ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 12 کەس گیانیان لەدەستداوە کەچی بەهۆی پابند نەبوونەوە 18 کەس کوژراون. ئێمە پێش چەند ساڵێک هەمومان لە بیرمانە کە هێزی تیرۆریستی داعش بۆمان هات لە ڕێگەی ئەو شێوازە ڕاگەیاندنانەی لە سۆشیال میدیا و لە دنیا لەسەر دڕندەی ئەم هێزە تیرۆریستیە لە سەرەتاوە شارەزایان نەبووین شەڕەکە وەکو پێویست نەبوو کە ژمارەیەکمان لێ شەهید بوون خەڵکێکی زۆرمان لێ بریندار بوون بەڵام لەبەرەوەی پێشمەرگە هەمیشە دەتوانێت لەگەڵ شەڕەکانە ینی بڵین دەستی داعشی کەشف کرد وای لێ هات کۆتاییمان بەم هێزە تیرۆریستیە لە سەرچەم سنوورەکانی هەرێمی کوردستان هێنا بگرە لە جیاتی هەموو جیهان شەڕمان کرد و کە دەگەیشتینە هەر شوێنێکیش بە شێوەیەک پێشمەرگەی کوردستان دیفاعی لەوێ دەکرد یەک بست نەدەگەڕاوە پاش ئەوەی ئێستاش کە کراوە بەرامبەر کۆڕۆنا هەمان ئەو جەنگەیە لە سەرەتاوە زانیاریمان نەبوو بەڵام ئێستا زانیاریمان پەیدا کردووە هاوڵاتیش هاوکار بووە بەشێکی زۆر لە ڤایرۆسەکە چوونێتە پێش ئەو کاتە لەگەڵ داعش نەدەکشینەوە هەتاوەکو بەسەریا سەرکەوین ئێستاش نابێ بکشینەوە ئەبێ ئێستاش پابند بین ئەویش بەچی دەستەکانمان بشۆین لە ماڵەکانمان بمێنینەوە تێکەڵاوی و قەرەباڵغی نەکەین بە تایبەتی ئەگەر مانگی ڕەمەزانیش هات بۆیە هیوادارم هێشتا پابند بین هەموو لایەکتان هەر تەندروست خواتان